بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەوێ بەڕێزان بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. هەڵبەتە ئێمە لە ئاڵلقەکانی پێشوودا زۆر زنجیرەمان باس کرد لەبارەی داهات و خەرجی خێزانەوە. لە ئێستادا بە پێویستی دەزانین قسە بکەین لەسەر چۆنێتی دانانی بودجەی خێزان چۆن بتوانێت بودجەیەکی تایبەت بەخۆی هەبێت بۆی بتوانێت لێوەی خەرجیەکانی تێدا بەدی بکە و خەرجەکانی لێوە سەرف بکات. هەروەها لە ڕێگەی ئەم بودجەوە خێزان بتوانێت هەم پارە پاشەکەوت کراوەکانی بە شێوەیەکی باش دابنێ، هەم خەرجیەکانی بە شێوەیەکی باش خەرج بکات کە کورتێنانی تێدا نەکات. هەروەها لە ڕێگەی دانانی بودجەوە ئەو پرۆژانەی دەیەوێت لە ئەو ماوەدا کە بودجەکەی بۆ تەرخان کردووە هەموو پرۆژەکانی بەدی بێنێ. هەڵبەتە من هیچی تر کات بە پێشەکەی بکەمەوە ناکوژم، دەچمە لای میوانی هەمیشەی بەرنامەکەم بەڕێز ماوەسا ئەحمەدی حاجی ڕەشید. ماوەسا ئەحمەد سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێزتان. ماوەسا ئەحمەد دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم خێزان چۆن بتوانێت یاسای بودجە وەکو چۆن دەوڵەت یاسای بودجە دادەنێت یاسایەکی بودجەی تایبەت بە خۆی و خێزانەکەی هەبێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ مامۆستا، سوپاس بۆ بینەران. کاتێک کە باس لە بودجەکەین ئێمە خێزانماندانا بە یەکەیەکی ئابووری یەکەیەکی حسابی چۆن حکوومەت و دەستگا فەرمیەکان دانین بە یەکەیەکی حسابی واتە ئەو یەکە خەرجیاتی تیاکرێ و داهاتی تێدێت. بە هەمان شێوە ئەو مقارنەیەمان دروست کردووە یاخود ئەو ئەزمونەمان گوێزاوەتەوە بەو ئاعتیبارەیەکەوە حکوومەت شخصیەتێکی معنەوی هەیە، بە هەمان شێوە خێزانی شخصیەتێکی معنەوی هەیە. چۆن دەستگا و دامەزراوەیەک پێویستی بەوە هەیە داهات بەدەستبێنێت تاوەکو خەرجی لێ بکە، خێزانیش پێویستی بەوە هەیە داهات بەدەستبێنێت تاوەکو خەرجی لێوە بکە. بەڵام ئەندازەیەک فەرق هەیە لە بینی خەرجیەکانی خێزان لەگەڵ خەرجیەکانی دەوڵەت، لە بینی داهاتەکانی خێزان لەگەڵ داهاتەکانی دەوڵەت. داهاتەکانی دەوڵەت وەک باسمان کرد لە پێشوودا سڵتەی ئیجباری هەیە دەوڵەت، یعنی ئەتوانێت بە ئیجبارەن پارە لە خەڵک وەرگێت لە ڕێگەی زەڕای بۆ و لە ڕێگەی ئەو مڵک و ماڵەی هەیەی ئەو سەرمایە هەیەی ئەو سەروەتەی کە هەیەی ئەتوانێت بیفرۆشێ و بەهرەمەند بێ لە داهاتەکەی. خێزان تاوەکو جوهدێک پێشکەش نەکا واتە ئەرکێک پیشەیەک تیجارەتێک فەلاحەتێک یەکێک لەم شتانە پێشکەش نەکا داهاتی دەست ناکەوێت. کەواتە لە ڕووی سیرکردنی سەرچاوەکانەوە ئەوەی بۆ دەوڵەت هەیە پێوترێ ماڵی گشتی، بەڵام ئەوەی بۆ خێزان هەیە ماڵی خاص. کەواتە لەما ماڵی گشتی لە ماڵی خاص لێرا جیابێتەوە، ماڵی گشتی بۆ دەوڵەتە، ماڵی خاص بۆ خانەوادە و بۆ تاکی خانەوادەی. بە هەمان شێوە خەرجیەکان کە خەرجی دەوڵەت سەرفیەکە ئەبێتە خەرجی گشتی، بەڵام بۆ خانەوادە بێتە خەرجی تایبەت. بۆیە دەوڵەت تا ئەندازەیەک دەستی کراوەیە لەوەی داهات خەرجیەکان زیاد بکە و سەرچاوی داهاتی بۆ دۆزێتەوە، بەڵام خانەوادە لەما تا ئەندازەیەک سنوور بۆ دیاری کراوە کە بتوانێت خەرجی چەندێکە یا داهاتی چەندێکە بە پێی ئەوە خەرجی بکە. لە هەندێک حاڵەتە داهاتەکان ئەوەندە کە من ناچار بەوەی خەرجەکان تەجاوزی داهاتەکانەکەن، لە حاڵەتێکی زۆر با بڵێن تەسکە قەبارە بچووکە ئەتوانێت بگەڕێ بە شوێن داهاتی دیکا بۆ داهات پەیداکردن. بۆ نمونە کابرا فەرمانبەرە، بەڵام لە دوای فەرمانبەرێتەکەی پیشەیەکی ترەکە، ئەمە ئەسڵی داهاتەکەی کە بەدەستی هێناوە بەشی خۆی ناکە، کەواتە گەڕاوە بۆ سەرچاوەیەکی دیکە. ئالێرەوە خێزان وەکو وەحدەیەکی اقتصادی وەکو یەکەیەشی حسابی پێویستی بەوە هەیە سەرچاوە داهاتەکانی تەحدیدکە و پاشان سەرچاوە خەرجەکانی تەحدیدکە بۆ ئەوەی بتوانێت لە چوارچێوەی یاسایە کە لە ناو خێزانە بەرقەراری بکە بە یاسای بودجە. یاسای بودجە لە هی دەوڵەتە یاسای بودجەی گشتی پێوترێ، لە هی خێزانە یاسای بودجەی تایبەتی پێوترێ، بۆ چونکە تایبەتە بۆ خانەوادەیە و بۆ کۆمەڵێک بابەتی تایبەتی، یعنی بەو ڕەهائیە نییە کە دەوڵەت دایەنێ و بە شێوەیەکە کە مەحدود داهاتەکان مەحدودن، سنووردارن، خەرجیەکانی سنووردارن. لە هەندێک حاڵەتە کاتێک کە دەرئەچێ خەرجیەکان لە سنووری داهاتەکان ئەوە
ئەبێ بگەڕێت بۆ سەرچاوی داهات چونکە دەوڵەت دەتوانێت کورتێنانی موازنەی هەبێ لە هەموو موازناتی دنیا بەتایبەتی هی دەوڵەت کورتێنانی موازنەی تایە بەتایبەتی ئەگەر موازنەکە تەخمینی بێ بەڵام لە خێزانە کاتێک کورتێنانی تیابێ ئەبێ ئەو کورتێنانە مەجالێکی وای تیابێ کە بتوانێت پڕیکاتەوە لێرەوە ئەچینە سەر ئەو بابەتەی ئەی چۆن خێزان بوجەی خۆی تەرخان بکە یا تەخمین بکە یا ئامادەی بکە ئێمە دوو خاڵمان هەیە دوو خاڵی سەرەکی لە داهاتەوە دەست پێ بکەین بەرەو خەرجەکان کۆتایی بێنین یا بە پێچەوانەوە لە خەرجەکانەوە دەست پێ بکەین بەرەو داهاتەکان کۆتایی پێبێنین لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە دەوڵەت بە هەمان قۆناغا چووە کە پێوترێ مەرحەلەی کلاسیک دەوڵەت چەند داهاتی هەبووە بە ئەندازێ ئەوەندە سەرفیاتی کردووە کە ئەمە وترێ بوجە لە سەردەمی کلاسیکە کە دەوڵەت لەو کاتا پێوتراوە دەوڵەتی حارسە دەوڵەتمان هەیە لە قۆناغی با بڵێن حرەسیاتی پێوترێ الدەولە الحارسە الدەولە المشارکە دوایی الدەولە المنتجە بەڵام لەناو خێزانە لەم چوارچێوە هەمیشە لە مەرحەلەی حارسایە واتە بوجەکەی هەمیشە لە بوجەی کلاسیکایە ئللا لە حاڵەتێکی نادیرە ئەویش ئەو خێزانە داهاتەکەیان ئەوەندە کەم بێ ناچار ببن بە دوای داهاتی دیکەدا بگەڕێن ئەگەر قۆناغی یەکەم وەرگرین واتە خەمڵاندنی داهاتەکان پاشان خەرجیەکان خانەوادەیەکمان هەیە لە سەر خێزانێک پێگاتووە دوو جۆر داهاتمان هەیە وەکو لە حەڵقەکانی پێشوا باسمان کرد کە پێم وایە ئەمە زنجیرەی حەوتەمە لە باسەکانی بوجە بێجگە لە یەکێک لە حەڵقەکان باسمان لە موچە و سیستەمی موچە و دانانی موچە کرد خەمڵاندنی داهاتەکان ئێمە دوو جۆر داهاتمان هەیە یا داهاتی جێگیرمان هەیە کە باسمان کرد یا داهاتی گۆڕاومان هەیە کە دیسان باسمان کرد داهاتە جێگیرەکان باسمان کرد لەوە موچەی فەرمانبەران داهاتێکی جێگیرە و مانگانە ئەزانێت چەندی دەسەکەوێ ئللا لە حاڵەتی هەرێمی کوردستانە نەبێ کە ئەو نازانێت کەی موچە دێ کەی موچە نایە ئەوش حاڵەتێکی ئیسیسنایە و لە زەرفێکی اقتصادی و نالەباری وەکو ئێستا دروست بووە کە خوازیارین ئەو دۆخە کۆتایی پێبێت ئینشاءڵڵا کەواتە کاتێک داهاتەکان دیاری ئەەکەین چ داهاتی نەگۆڕ بێ واتە موچەکە بێ یاخود داهاتی گۆڕاو بێ کە بە خەمڵاندن کەسێکی بازرگان یا کەسێکی جوتیار یا کەسێکی پیشەوەر یا کەسێک مەسەن پیشەیەکی دەستی ئەکا یا مەسەن کرێکاری ئەکا ئەزانێ بە تەقدیر لە مانگێکە چەند ڕۆژ ئیشی دەسەکەوێ یا بە تێکرا چەند داهاتی دەسەکەوێ لێرەوە داهاتەکە ئەخەمڵێنێ ئەگەر فەرمانبەر بۆ ئەزانێ تەحدیدەن سەری مانگ ئەگەر مانگانە موچە بێت بە شێوەیەکی سروشتی ئەوە لە سەری مانگە ئازانێ ئەو 500,000 یا ملیۆنێک دینار دێتە حسابی خانەوادەکەوە ئەمە قۆناغی یەکەمە داهاتەکەی تەخمین کرد خۆ ئەگەر داهاتەکەی ناجێگیر بوو وەکو کاری پیشەوەری وەکو کاری بازرگانی وەکو کاری جوتیاری وەکو کاری مەسەن هەر پیشەیەکی تر لەو پیشانە کرێکاری بێ ئەوە داهاتەکە خەمڵێنێ بەهۆی چیوە بەهۆی چەند مانگێک لەوە بەرەوە بەڵام لە درێژایی ساڵە ئەبێ بیر لەوە بکاتەوە بۆ نمونە فەسڵی کشت و کاڵ لە چەند مانگێکی تایبەتە بۆ نمونە لە ئێستادا کشت و کاڵەکرێکەواتە لە ئێستادا داهات کەمە بەرهەمی کشت و کاڵی عاتەن لە وڵاتی ئێمە بە تایبەتی کوردستان کەش و ئاوە هەواکەی جیاوازە ئەوە لە فترەیەکی ترا بەرهەم دەهێنێ بەرهەمەکان زۆر جار داهاتەکان هەندێک جار بە شێوەی پچر دێتە دەست وەکو موچە یاخود بە شێوەی ڕۆژانە وەکو کرێکاری یاخود بە شێوەی ساڵانە وەکو کشت و کاڵ کە ئەمە ئەبێ بیر لەوە بکات و ئەگەر جوتیارێک لە ساڵێکە ئەوەندە تەن گەنمی هەیە ئەوەندە تەن لە فڵان میوە ئەوەندەی هەیە بە تێگرا کۆیە کات و ئەڵێ لە ساڵێکە 12 ملیۆن دینار داهاتی هەبووە اینجا لە هەنارە لە گەنمە لە فڵانە لە فیسارە تەوزیعەکە مانگی ملیۆنێکی بەرەکەوێ وەکو موچە خۆرەکە بێجگەلەوەی مەسروفاتی سابتەی لێدانێ چونکە پێویستی بەوە هەیە هەندێک خەرجی نەگۆڕی لێدانێ ئەگەر جوتیار بوو بۆ تۆ و بۆ کێڵان و بۆ سەماد و بۆ ئەوشتانە ئەگەر بازرگانە بۆ سەرمایەیەکە بێ ئەو سەرمایە نابێت دەستکاری بکە بهێنێتە ناو بوجەی خێزانەوە چونکە ئەگەر لە سەرمایە ئەسڵەکەی هێنا و ناو بوجەی خێزان و وردە سەرمایەکەی کەمەکە بالعکس لە هەندی حاڵتا کە باسمان کرد ئەبێ پاشەکەوتمان هەبێ ئەو پاشەکەوتە وردە ڕاتە ناو سەرمایەکە و سەرمایەکە فراوانە
کەواتە ئەگەر داهاتەکە سابت بوو وەکو موچە و ئەگەر ناسابت بواتە ناجێگیر بوو وەکو کرێی دەست یاخود بازرگانی یاخود کشتتوکان ئەوە تەخمینیەکان ماگانە چەندێکی بەرەکە کاتێک داهاتەکەی دەسەکەوێت اینجا دێت بە خەمڵاندن بە خەمڵاندن بزانێت لە مانگێکە چی پێداویستی هەیە پێداویستیەکان دابەشەکە بەسەر سێ قۆناغ قۆناغی یەکەمیان پێداویستیە زەروریەکانی وەکو خواردنەوە جلوبەرگ پێڵاو بە هەندێک بەشی تەندروستی تا ئاخریه هەندێکیان ئەچنە بابی حاجیات یعنی لە زەرورات دەرەچن ئەچنە حاجیات یعنی بەبێ ئەو ژیان ئەبێ بەڵام قورسە دوایی مەرحەلەی دووەم حاجیاتی لێ دابینەکە مەرحەلەی سێهەم کەمالیاتی لێ دابینەکە کەواتە ئەگەر داهاتەکە کەم بوو لە پێشەوە بێ زەرورات دابینکە چکە بێ ژیان بەردەوام ئەگەر بەشی حاجیاتی کرد ئەوە حاجیاتیشی لێ دابینەکە خۆ ئەگەر بەشی کەمالیاتی کرد جوانکاریەکان ئەوە بەشی کەمالیاتشی لێ دەرەکە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەبێ ئەم سلسلە بەندە بکە ئەگەر داهاتەکان ئەو داهاتەی کە هەیەی بەشی زەروریاتی کرد پێداویستیە سەرەکیەکان و بەشی پێداویستیە ناسەرەکیەکانی کرد وەکو حاجیات ئەوە ئەبێ کۆتایی بێنێ باز لە کەمالیات نەکە بەڵام ئەگەر بەشی حاجیاتی نەکرد نابێ پەنابەرێ بۆ کەمالیات چونکە لەو کاتە کەمالیات بابەتێکە کە نابێ شوێنگرەوەی حاجیات بکە لە ناو حاجیاتە بۆ ئەوەی مەسەن بوجەکان دێجار بەشی حاجیاتیش ناکە ئەبێ گۆڕانکاری بکات لە برگەکانە مەسەن باسمان کرد لە یەکێک لە زنجیرەکانە ئێمە کاڵای مکەملمان هەیە هەندێک جار پێڵێن کاڵای جێگرەوەمان هەیە کاڵای مکەمل هەندێک جار بۆ نمونە کاتێک باز لە چا ئەکەین شەکر کاڵای مکەملە بۆ چا چونکە چا بەبێ شەکر ناخورێت یاخود دەبێ بە خورماوە بیخۆین بنزین کاڵایەکی مکەملە تەواوکارە بۆ سیارە کاتێک کە سیارەکردنە بێ بیر لە بنزینیش بکەینەوە بیر لە ڕۆنگۆڕینیش و تایەگۆڕین و ئەوانە هەمووی بکەینەوە کەواتە ئەبێ کاتێک ئەشیا زەرورەکان باسەکان بڕاتە سەر پێداویستیە نازەروریەکان دوای ئەچێتە سەر کەمالیاتەکان ئەگەر بەم شێوەیە یعنی پڕاوپڕ دەریهێنا ئەوە بوجەکە دانێ بە شێوەیەکی خەمڵاندن لە دوای سەری مانگی یەکەم هەندێک گۆڕانکاری ئەکات چونکە سەیرەکە هەندێک لە پێداویستیە زەرورەکان بە تەواو دانە نابوو دێت لە پێداویستیە نازەروریەکان نا ئەساسیەکان ئەیگوێزێتەوە بۆ زەروریەکان مۆس ئەحمەد ببوورە بۆی بینەرەکانمان ڕوونتر لە بابەتەکە بکەن ئەبێ نووسرا و هەبێ وەکو چۆن پرۆژە یاسا هەیە لە دەوڵەتە ئەبێ خێزانیش بۆ دیاریکردنی ئەم بودجەیە ئەبێ بە نووسرا و لە بەردەستیا بێ یاخود تەنها بە تەفکیر ئەم بودجەیە پرسیارەکە زۆر دقیق و زۆر جوانە من لە بیرم شو سپاس دەکەم کە بیرت خستمەوە کاتێک کە داهاتەکەمان خەمڵاند بە ملیۆنێک دینار ڕێگە نووسێت ملیۆنێک دینار داهاتمان هەیە دوایی دێت پێداویستیە سەرەکیەکان ڕیز دەکا چونکە ئێمە پێداویستیەکانمان باس کرد 11 بڕگە لەو 11 بڕگەیە 600 مادەی تایە لەم 600 مادە لە بابەتە پێداویستیە سەرەکیەکانە دێت قیمەت داانێ مەسەن لە مانگێکا چەندێک برنجیانەوێ لە مانگێکا چەندێک گۆشتیانەوێت لە مانگێکا چەندێک ئەو وردەکاریانەی کەوا لە ناو پێداویستی خۆراکە هەیە لە مانگەکە مەسەن ئەگەر مناڵەکان زۆرن یاخۆی یا خێزانەکەی ئەم مانگە کامیان پۆشاک و جلوبەرگەکەن ئەم مانگە کامیان پێداویستی پێڵاو مەسەن ئەنووسێ ئەم مانگە جووتێک پێڵاو اینجا پیاوەکە پێڵاوی پێویست بوو ئافرەتەکە پێڵاوی پێویست بوو یاخود یەکێک لە مناڵەکان دووبارەی ئەمە بکەینەوە کێ بەم ئەرکە هەڵبسێ طبعاً معلومەیەک هەیە لە ڕووی ئیداریەوە کە ئافرەت زۆر سەرکەوتوترن لە ئیدارەی بودجەی خێزانە تاوەکو پیاو بۆیە ئەبێت خانەوادەکان تەسلیمی ئەم واقعە بن پیاوەکان تەسلیمی ئەم واقعە بن کە داهاتەکانیان بدەنە دەست خێزانەکانیان بۆ ئەوی سەرپەرشتی ئەم بودجەیان بکەن بەڵام بە هەمووان بودجەکە دانێن بۆیە ئیدارەی سەرفیات لە ناو ماڵە پێویستە بدرێتە دەست خێزان چونکە خێزان بە تایبەتی ئافرەت وردەکاری زۆری هەیە لەسەر ئەم مەسئلەیە یەکەم بەرپرسیارەتێکی گەورە لە ئەستۆگرێ دووهەم ئەزانێ ماڵ زیاتر چی پێویستە وەچی نەماوە چونکە پیاو ناتوانێت متابعەوە بکابزانە پێداویستیەکان برنج ماوە شەکر ماوە ڕۆن ماوە ئەمە لە ئیختیساسی ئافرەتایە بۆیە
ئەو قەزیەم لە ناو زۆرێک لە ئەوانەی کەوا مختصن لە مەجای بودجەی خێزاندا هەمیشە باسەکەن ئافرەت ڕۆڵی کارای هەیە لەم بابەتە کە نووسیمان پێداویستی ئەساسیەکان بایی مەسەن لەو ملیۆنە بایی 300,000 دینار بوو 700,000 دینارمان ماوەتەوە مەسەلەن 500,000 دیناری کەمان هەبوو ئەمە 800,000 دینار طبعا لە 300,000ەکە ئەگەر کرێمان هەبوو یاخود نەمان بوو دایەنێن بۆ مەسەن 300,000 کەمان هەبوو تا یەینە سەر ئەوەی چەندێک بەشی کەمالیاتەکەمانەکە ئینجامانە هەموو بە نووسی نەنووسی لە کۆتاییە سەیرەکەین بەراوبەر پێک دێت تەوازونێک لە میزانیەکە دروستە بێ توازن الموازنة توازن الموازنة طبعا لميزانية دولتها لمرحلة دولة حادثة هي أبي داهاتكان بقدر خرجية كان بن بلام دواي أوي كدولة بوتا دولة مشاركة بجداري كردوا لنشاطي هنا أم توازن الموازنة تيكشوا بوتا توازن الاقتصادي واتا أبي أبوري توازن بيبدري بلام لخيزانا نخير هر أبي توازن موازنة هبي بۆ چونکە ئەبێ موازنەکە پارسەنگی یەکتر بن داهاتەکان بەقەدەر خەرجیەکان بن ئللا لە حاڵەتێکی نادرا کە داهاتەکان ئەوەندە کەم بن بەشی خەرجیە سەرەکیەکان نەکەن و بەشی خەرجیە ناپێویستەکان خەرجیە پێویستەکان و خەرجیە ناپێویستەکان نەکەن ئەمە قۆناغی یەکەمە کاتێک کەوا داهاتمان خەمڵاند دوایی خەرجیشمان خەمڵاند مانگی یەکەم ئەم تەجروبەیەکە هەندێک گۆڕانکاریەکە مانگی دووەم زیاتر بەرچاو ڕوونە بێ لە مانگی سێهەمە ئیترە بێتە بوجەیەکی سابت لای ئەو خانەوادە و بە درێژایی ساڵ لەسەری ئەڕوا اینجا لی پاشەکەوتەکە دوایی وردە ئەزانێ ئەم مانگە چەندێک دەتوانێت پاشەکەوت بکە ئەم مانگەی تریان نەخێر ئەو پاشەکەوتە ئەکرێتە حاجەیەکی تر ئەکرێتە مەسلەیەکی ئیسیسماری بەم شێوەیە خانەوادەکە ئەتوانێت لە ماوەی ساڵێکدا بوجەیەکی مستەقل بۆ خۆی دابن لە نووسینەوەی پرۆژەیاسای بوجەکەدا لە خێزانەکەدا تەنە پیاوەکە بێ پرۆژەیاساکە ئامادەکات و ئەوان دەنگی پێبدەن یاخود دەبێ هەموو ئەندامانی خێزانەکە بەشدار بن باشترە سەرکەوتوترین بوجەی خێزانەوەیە هەمووان بەشداری بکەن چونکە هەمووان بەرپرسیارەتی وەرەگرن کاتێک کە تەنها پیاوەکە بەشداریەکە و پیاوەکە هەموو داهاتەکە هەر لە باخەڵی خۆیاتی یا لە تاکی کەنتۆرەکەیەتی و قوفڵێکی لیاوە یاخود لە قاسەیەکە وردە لی دەرێنێ یاخود لە دوکانە و سەرفیەکە وە خۆشی دایانێت چی زەڕورە و چی پێویستە و چی ناپێویستە و چی کەمالیاتە ئەمە خۆی تەحملی مەسئولیەتەکەیەکە مشارەکەی مناڵەکانیشی ناکە و مشارەکەی خێزانەکەیشی ناکە ئەمە خێزانێکی سەرکەوتو نین لە مەسایلی موازنە چونکە خاڵی یەکەمیان گەورەترین سلبیەت لێ یەکەوێتەوە دوای مناڵەکانی نازان چۆن ئیدارەی ماڵ بدەن بۆیە هەر لە بیدایەتەوە ئەبێ مناڵەکان فێریەوە بکەن کە پاشەڕۆژ چۆن ئیدارەی ماڵی خۆیان نەدەن ئەمە چ کچ بن چ کوڕ بن خێزانەکە ئەبێ هەردووکیان بە هەمان هۆکار بەشداری یەک بکەن چونکە ئەکرێ ئەم خێزانە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە ئیدارە بکەوێتە دەست ئافرەتەکە بەوەی پیاوەکە نەمێنێ بۆیە زەڕورە خێزانەکە بە تەواوی معنا بەشداری لە قەزیەکە بکەن و گۆڕانکاریەکانی ئاگادار بکەن چکە کە گۆڕانکاریەکان ئاگادار بوون زانیان داهاتەکان چەنە وەزانیشیان خەرجیەکان چەنە وەزانیشیان پاشەکەوتەکە چەنە کاک سالار تەڵەبیاتی ئافرەت ئیتر ئەوەستێ چونکە ئافرەت نەزانێ داهاتەکە چەنە و نەشزانێ خەرجیەکان چەنە مناڵ و ئافرەت تەڵەبیاتی خۆیان هەیە چونکە لەناو زانکۆ ئەگەڕێک قوتابیە و لە زانکۆ ئەگەڕێ سەیرەکە هاوڵەکەی هەر ڕۆژی و قاتێکی لەبەرایە زوو مۆبایلەکەی ئەگۆڕێ بە شێوەیەکی بەربڵاو تەلەفۆنەکەی بەکارهێنێ ئەنتەرنێتی فری پێەیە مەسەن هەیانە سیارەی هەیە هەیانە کە ڕۆژانە لە مەطعەم نانەخوا ئەویش هەست بە تایبەتی مناڵ بە تایبەتی کوڕی گەنج و کچی گەنج حەزیان لە تەقلیدە ئەگەر نەزانێت داهاتەکەی باوکی چۆنە و چۆنی داناوە بۆ سەرفیات هەمیشە تەڵەبیاتیە بێت بەڵام کەزانی و خۆشی بەشداری کرد ئیتر قەنەعەتەکە بەوەی کە باوکی ئەوەندە داهاتی هەیە و ئەوەندە سەر دەنگی پێداوە دەنگی بە بوجەکەدا بەڵێ ماوە سەحمەد ئەمەیە بپرسم بۆچی خێزان لە بوجەدا کەمترین پلانیان هەیە بۆ ئەوەی کە پارەکانیان دابنێن بۆ پرۆژەی بەرەمێنان بیکەنە پرۆژێکی سەرمایەدارە بەڵام پێشەوەی وەڵام بیتەوە چینە لای ناوبڕێک و دواتر بەردەوامە بی
دووبارە سڵاو بەڕێزان. ماوەس ئەحمەد پرسیارەوەم کرد پێش ناوەڕەکە کە خێزانەکانی ئێمە کەمتر بیر لەواکەنەوە، ینی ئەو بودجەی کە لەبەردەستیانایە پارە تەرخانکەن بۆ پرۆژێکی سەرمایەداری یان پرۆژێوە بەرهێنان. بەردەوام بیریان لەوەی ئەگەر پارێکی پاشەکەوتیشانە بێ بیر لەواکەنەوە چۆن گۆڕانکاری لە ناوماڵ بکەن، چۆن مۆدێلی سارەکە بگۆڕن. بۆچی ئەم بیرۆکەیە لە خێزانی ئێمە لاوازە؟ کۆمەڵگەی ئێمە جیاوازە لە کۆمەڵگەی مەسەن پارێزگای سلێمانی جیاوازە لە پارێزگای هەولێر و لە پارێزگای کەرکووک و لە پارێزگای هەڵەبجە و لە پارێزگای دۆ. هەر پارێزگایەکمان تایبەتمەندی خۆی هەیە. پارێزگای سلێمانی بە تایبەتی پارێزگایەکە زیاتر حەزی لە تەقلیدە، لە محاکاتە، لاساییکردنەوەیە و حەزی لە جۆرێک لە تەباهیە بەشت کڕینەوە. بۆیە عادەتەن ئەو داهاتەی کە بەدەستی ئەهێنێ حەزەکە هەمووی سەرفکە، فریای ئەوە ناکەوێت. بەڵام پارێزگایەکی وەکو هەولێر هەمیشە پاشەکەوتی هەیە. پارێزگایەکی وەکو کەرکووک هەمیشە جۆرێک لە پاشەکەوتی هەیە. بۆیە کەمتر ئەبینی لە پارێزگای سلێمانیا پاشەکەوتە بێ. ئەمە خاڵێک. خاڵی دووەم هۆی سەرەکی ئەوەی کە پاشەکەوت نییە لە هەرێمی کوردستانە ئەبەستێتەوە بە سیستەمی ئابووری حکوومەتی هەرێم. حکوومەتی هەرێم شتێکی بۆ دان نەمەزراندوین، شتێکی دروست نەکردووە کە خەڵک مشارەکە بکات لە سەرمایە. بۆ نمونە ئەو معاملانەی کە هەن لە سلێمانیا ئەو کۆمپانیانەی هەن لە منطقەی سلێمانیا، ئەگەر حکوومەت بە یاسایەک ئەمانە فەرزکە لەسەریان ئەمانە هەمویان بەشێک لە پشتی ئەم معاملانە بخرێتە بۆرسەوە. مەسەن پشتی ئاسیا لە بۆرسەیە، هی کۆڕێک لە بۆرسەیە، بەشێک لەمانە ببێتە مشارەکە بۆ ئەوەی خەڵک ئەو پارەی هەیەی بە سەهمێکی کەمیش بێ مشارەکە بکە. بەڵام لە بیرمان نەچێ ئەبێ ئەو پرۆژەیە جەدوایەکی اقتصادی ناجحی هەبێ. خاڵی سێهەم ئەسبابێکی تاریخی هەیە بۆ ئەو بابەتە. ئەو ئەسبابە مێژوویە وای کردووە کە خەڵک لە وڵاتی ئێمە لە دوای 2003ەوە بە تایبەتی فێری جۆرێک لە کۆمەلگەی بەرخۆر کراوە، مجتەمەعێکی مستەهلیک کراوە. مەیلی حەدی ئیدیخارواتە ئارەزوومەندی بۆ پاشەکەوتکردنی لاواز کراوە. بەهۆی چیوە؟ یەکێک لەو خاڵە سلبیانەی کە هەیە لە ئەو عملە وەرەقەی کە ئێمە هەمانە بریتیە لە سفری زۆر. کاتێک کە تۆ سەیرەکەی پارەکانە 425,000 و پێ ئەکاتە 100,000. لەو پێشەم 425 دیناریە 100 دیناریە کرد، بەڵام ئێستا 100,000ەکە. ئەمە جۆرێک لە اقتصادا پێوتێ وەهمی نەقدی، واتە جۆرێک لە وەهمی بۆ دروسە بێ، شتێکی بۆ دروسە بێت کە خۆی بە دەوڵەمە نەزانێ، هەوڵەدا زیاتر سەرفکە. باسەکەن ئەسبابی ئەمە من زۆر بە دوایە گەڕاوم بۆ کاتی خۆی کە برێمەر هات ئەم پارەی وا لێ کرد کە سفری زۆر بێ. ئەڵێن لەبەرەوەی خەڵکی عێراق لە ئاساسەوە بە خەڵکێکی بەکاربەر دروست بکەن، دوو بۆ ئەوەی ئەو معاناتی چەند ساڵەی کە هەیەە لە بیریان بچێ. ئێستا کۆمەلگەی عێراق لەبەرەوەی هەمیشە پارە لە باخەڵیایەتی مەسەن کە موچە وەرەگرێ موچە ملیۆنێک چەند زۆرە. کاتێک کە ئەم وەهمەی بۆ دروستە بێ زۆری لێ سەرفەکە. تورکیا بە مەرحەلەیان ڕۆیشتووە. مەسەن ملیۆنێک لیرە زۆر یعنی چەند ملیۆنێک لیرەی کردە $100. سەیری کۆمەلگەی ئەمریکی بکە، پارەکانیان گەورەترین پارەیان $100. لای ئێمە 50,000 دیناریە. $100 2 نقطەی هەیە، 50,000 4 نقطەی هەیە. هەر ئالەوەوە وەهمی نەقدی بۆ دروستە بێت. لە کاتێکە قیمەی ئەو وەرەقەیە لە ئەمریکا 4 سنتی تێچێ، قیمەی ئەو وەرەقەیە لای ئێمە 6 سنتی تێچێ. بۆیە وەهمی نەقدی واکە لە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی بەرخۆر بێ. بێجگە لەوەی باسمان کرد کۆمەلگەکانمان جیاوازن، بێجگە لەوەی ئەسبابێکی تر هەیە کە ئەسبابی سیاسی واکەن لەو کۆمەلگە شەرقیانە کۆمەلگەیەکی مستەهلیک بن، جا لەوەی کەوا کۆمەلگەیەکی با بڵێن بەکاربەر بن، جا لەوەی کە کۆمەلگەیەکی پاشەکەوتکەر بن. ماسا ئێمە چەند ئینفۆگرافیکێکمان هەیە. خاڵی یەکەمت باس کرد ڕێگەی خەمڵاندن، ئەگەر خاڵی دووەم ڕێگەی خشتەی خەرجیەکە. خاڵی دووەم تەمەەن خاڵی یەکەم بۆ کەسانێکە کە تا ئێستا بوجیان دانە نابێ. خاڵی دووەم تەوان مەرحەلەی یەکەم من باس کرد کە داهات اینجا خەرجی. خاڵێکی تر هەیە خەرجی اینجا داهات.
ئێمە دێین بزانین خەرجیمان چەندێکە دێین بزانین پێداویستی ئەساسیەکانمان چەندێکە 1 2 3 4 نا ئەساسیەکانمان نا سەرەکیەکان 1 2 3 4 کەمالیەکان چەنە ئەیانووسی بزانین ئێمە خانەوادەی ئێمە ئەتوانین چەندێک لەمانە فەراهەم ببوورە ماس ئەحمەد ئەمە جۆری دووەمە جۆری دووەمە ببوورە لە دوای پلانی یەکەم ئەماکەی کە بودجەت یاسای بودجە و پەسەند کرد لە خێزانە یاخود ئەمە جۆرێکی ترە ئەمە جۆرێکی ترە زۆر باش ئەمە طریقەیەکی متەتەورترە لەو کە پڕاوپڕ دەری بێنێت چونکە ئەو دوای فترەیەکی زەمەنی هەموو جارە گۆڕانکاری تیاکەی تاوەکو تەسبیتە بێت لە خلالی قەناعەتم وایە 6 مانگە ئەوە تەسبیتە بێت بەس ئەمی دیکەیان لە خلالی 3 مانگە تەسبیتە بێت ئەویش چۆن خەرجیەکان دێنی ئەیان نووسی پاشان حاڵەتێک دێتە پێشەوە کەوا بزانی بۆ ئەم خەرجە چەندێک داهاتە پێویستە ئەگەر بەشی کرد ئەوە تەغتیەکە 1 بە 1 تاوەکو ئەزانی تۆ ئەو خانەوادەیە ئەزانە پێداویستی ئاساسیەکانی چەنە دوای پارەی بۆ دابینەکە ئەگەر پارەکە بەشی نەکرێ بێ بە شوێن سەرچاوی داهاتی دیکا بگەڕێ ئەمە ڕێگەی تەخمینکردن بە هەردوو لاوە بەم دوانەوترێ ڕێگەی تەخمینکردن بەس ڕێگەیەکی تر بە جەدوەلەی ڕۆژانەکە ئەوەی ئێستا باسیەکەم ئەمەیان دەقیقترە لە ئێستادا لە حاڵەتێکی ئێستا ئێمە بوجەمان نیە و خانەوادەیەکی نەمانەوەیە بوجەدانین خێزانەکە یەکێک لە ئەندامانی خێزان جا پیاوەکە بێ یا خانمەکە بێ یاخود یەکێک لە مناڵەکان کە لەو مەجالە ڕۆژانە پێداویستی ماڵەکە نووسێ چیان سەرف کردووە ئەمڕۆ ئەوە نیان سەرف کردووە بۆ پێداویستی خۆراگەوەنە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم ڕۆژی سێم تا ڕۆژی حوتەم لە حوتەما کۆیەکاتوە هەفتەی داهاتوویش بەو شێوەیە هەفتەی داهاتووتر بەو شێوەیە هەفتەی چوارەمی ژەر بەو شێوەیە کەواتە لە ماوەی 4 هەفتە مانگێکی حسێب کردووە کە بوجەی مانگەکەی حسێب کرد سەیرەکە لە مانگێکە هەندێک شتی بۆ دەرکەوتووە حساباتێکی تەخمینی یان نزیکەی بۆ دەرکەوتووە مانگی دووەم ئەمە دووبارە ئەکاتۆ مانگی سێمیش ئەمە دووبارە بکاتۆ لە مانگی سێ هەمە جەدوەلی خشتەکانی بەدەستەکەوێت بە تەواوی معناس چونکە لە مانگێکە لە 3 مانگە فەسڵێکمان دەسەکەوێت چونکە عادەتەن ئینسان جلوبەرگ و پێڵا و خۆراک و هەموو ئەم شتانەی لە فەسڵێکەوە بۆ فەسڵێکیکە دەرەکەوێت کەواتە خشتە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی بتوانین بودجەی تیا تەرخان بکەین بەڵام ئەمە ئەبێ یەکێک لە ئەندامانی خێزان بە تایبەتی خانمی ماڵ ئەم بابەتە لە ئەستۆ بگرێت کە ئەتوانێت کەم و زۆری تیا بکە بە تایبەتی خانەوادەکانی ئێمە بەڕاستی خانەوادەیەکی هۆشمەندن و خانمان ئەتوانن ئەوەندە بوجە سەرفکەن ئەوەندە شت سەرفکەن کە بەقەدەر ئەندازەی ئەو داهاتەی کە هەیەە بۆ نمونە خانەوادەیەکە فەرمان بەرە ئەوێت خواردن دروستکە خواردن بەقەدەر سەرژمێری ئەندامان دروستەکە بەم ئەندازەیە کاتێک کە تەعامل لەگەڵ کیلۆ غراماکە وردە وردە ئەم قیاسە کەمەکاتەوە ئەگەر 6 کەس بن چەند با بڵێن پەرداخێک 2 پەرداخ برنجە ئێستا زانێت 6 کەسەکە وەنە بەکار نایەنن دوای ئیزافەی بۆ کاگەر بەنان و بیخۆن چۆنە یاخود ئەگەر شلەی لەگەڵا بێت چۆنە ئەگەر گۆشتی لەگەڵا ئافرەت کە ئەمە بوو بە خولیای کەسێکی زۆر پرۆفشناڵی لێ دەرەچێت بۆیە خشتەی دووەم بۆیە بوجەی دووەم یا ڕێگەی دووەم ڕێگەی خشتە دروستکردنە کە لە ماوەی 3 مانگە بابەتەکەی دێتە دەست و ئەمجارەکانە بوجەکە دانێ و تەزیقەکەن لە نایەن خانەوادە و لەسەری بەردەوامە ماس ئەحمەد واس ناکەی ینی ئەوەنەی بەڕێزت لەم مەجالەیە قاڵ بوویتەوە خێزانی ئێمە من خێزانەکەی خۆم 11 ساڵ لە خانەوادەمەیە ئەم شتانەم نەکردووە بۆچی خێزانی ئێمە لەم ڕۆوە کەمتر ئیحتیمام بەمادەین ینی عشوایی بە کوردی بڵێم عشوایی بوجە و خەرجیەکانمان سەرفەکەین ئێمە ژیانمان عشوائیە تەنها بوجەکەمان نییە ژیانمان عشوائیە ئەم بابەتێکی خۆی تازەیە طبعا من کە دەسم کرد بە نووسینی ئەم بەحسە هیچ مەزدەرێک و سەرچاوەیەکم دەست نەکەوتوە لە عێراقا بە هەموو مەکتەباتی وەگەڕاوم ناردوومە بۆ میسر لە چەند مەکتەبەیە گەڕاون بابەتمان دەست نەکەوتووە لەناو ئەنتەرنێتە تەنها 4 مەزدەرم دۆزیوەتەوە کە ئیسفادەیان لێ بکەم بەڵام لە ڕێگەی ڤیدیۆاتۆ کە
کە ئەم بابەتە تەقدیم کراوە لە هەندێک وڵات چ بە عەرەبی بێ چ بە ئینگلیزی بوو بێ بەڵام متەرجەم چکە من ئینگلیزی نازانم توانیومە گەورەترین سەرچاوە کۆکەمەوە لە ماوەی 2 ساڵە سەرچاوم کۆ کردوتەوە لە ماوەی ساڵێکیشە کردومە بە ئەو بەحسەی کە توانیومە لە ئێستادا بەحسەکە لەوە ئەچێ ئەگەر بیخەمە بەردەست خوێنەران و بەحسێکە زیاتر بەحسێکی ئەکادیمی و ئێمە ویستمان بیکەینە حەقیبەیەکی تەدریبی دوایی لە دەوڵەتانی کەنداوە چونکە لە مەسئلەی بوجەی خێزانە دەوڵەتانی کەندا و زۆر پێشکەوتوترن تاوەکو عێراق تاوەکو میسر تاوەکو بیلادی شام لە ئەوروپا ئەم مەسئلەیە زۆر بە دوواداچوونی بۆکەن زۆر بە ئەساسێکی مەتین دایەنێن بۆیە ئێستا گەورەترین سەرچاوەی نووسین کە هەبێ کۆم کردوتۆ لای خۆم چ تۆماری ڤیدۆیی بێ چ نووسین بێ لە چوارچێوەی ئەنتەرنێتە چ کتێب بێ و بتوانم لە مەکتەبە تەداولی پێ بکەم ئەم بابەتە لە ئەساس و تازەیە ئێمەش ناکرێت ژیانمان هەروە بە عەشوایی بڕوە بۆیە ئەم پێشنیارە لای کەناڵی پەیام قبول بوو کە کاتێک تەرحم کرد لە سەریان بە حکمی ئەوەی من لە سەر بوجەی دەوڵەت ئیشی زۆرم کردووە لە 2006ەوە تاوەکو 2010 کە ئەوە ماوەی تقریباً 12 ساڵە من خەریکی بوجەی دەوڵەتم وتم گەڕام بە دوای ئەو بابەتەی کە ئایا ئەمە بۆ دەوڵەت هەیە بۆ خێزانیش هەیە ڕێم لە کۆمەڵی بابەت کە و دوایی بە دوای سەرچاوا گەڕام و لە بەحسی تەخەڕوجم لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی لە ساڵی دووهەمەوە ئیتر دەسم کرد بە کۆکردنەوەی بابەت و لە ساڵی چوارەمە بەحسەکەم تەقدیم کرد کە خۆشبەختانە پلەی نایابم بەدەستهێنا بوو کە بە هەدیە نسخەکانیان لێوەرگرتم بۆ هەندێک لە مامۆساکان بۆیە ئەم بابەتە لە ئاساس و تازەیە ئێمە بێ خۆمانی لەسەر ڕابێنین لەمە دووە خانەوادەکانمە بکەنە فاکتەری ژیان چونکە ئەو حاڵەتەی بەسەر ئێمە هات لە ئێستادا من ئەمتوانی زووتر ئەم بابەتە تەڕەحکەم بەس پێم وابوو گوێلێگرتنی نەختێک زەحمەتە چونکە هەموو خانەوادەکان موچەی زەبەلاحیان هەبوو موچەی باشیان هەبوو بەبێ دواکەوتن بیریان لەوە نەکردووە کە ئەم بابەتە اقتصادیە دێتە پێشوە ئێستا بۆیە لەم کاتا تەڕەحمان کرد کە خانەوادەکانمان ئیتر بەم ڕێتمە بڕۆن چونکە ئەوەی کە لەوە پێش هەبوو ئەو پارە لێشاوی کە هەبوو خراە بەردەست هاوڵاتیان جارێکی کە بە بڕۆی من دووبارە نابێتەوە بەداخەوە یەکێک لەو خاڵانەی کە لە جەدوەلەکەی ماوەسە ئاڵوگۆڕ لە بری خەرجیەکان و تێچوونەکانیان و گۆڕینی بەدیلەکان مەبەست لەم خاڵەت چییە؟ مەسەڵەن ئێمە ئەتوانین بۆ گەرمکردنەوە سێ وەسایلی گەرمکردنەوە هەیە مەسەن خانەوادە هەیە شەوفاش بەکارهێنێ کە ئەم مەبلەغێکی هەر جیهازەکە بای 2 دەفتەر و نیوە خانەوادە هەیە مەسەلەن سپلێت بەکارهێنێ کە مانگانە پارەیەکی زۆر سەرفەکە خانەوادەش هەیە نەوت بەکارهێنێ بۆ گەرمکردنەوە کاتێککەوا بیر لە گەرمکردنەوەکەین هەر سێ سیستەمەکەمان لەبەرچاوە بەپێی دەخلی بەپێی داهاتی خانەوادەکە ئەبێ ئاڵوگۆڕ لە پێداویستیەکان بکەین لە حاڵەتی خۆراکیە ئێمە ئەگەر زۆر ورد بینەوە لە سەلەی خۆراکی ئینسان پێویستە هەموو ڤیتامینەکانی تیابێ ئەگەر بمانوێ بە سەحی بژین ئەوە نا ئێمە وەک جەنابەت باست کرد بە عەشوایی ئەژین هەرچیەک بێتە بەردەستمانەی خۆی مەسەن زۆر جار ئێستا زۆرێک لە خانەوادەکان مەسئلەی شەکر لەگەڵ خوێ وردە لێی دوورەکەونەوە چونکە ناسراون بە دوو ژەهرە سپیەکە ئەگەر خانەوادەیە گویستی لە شەکر دوورکەوێتەوە لە بری شەکر ئەتوانێت خورما بەکاربێنێ و من لە زۆر شوێن ئەمەم بینیوە کە ئێستا خورما بەکارێن ئێمە لە شوقە لە بەغدا خورما بەکارهێنن لە بری شەکر چونکە خورما ڕێژەی شەکرەکە یا ئەو شەکرەی لە ناو خورمایە پاکترە لەو شەکرەی کە لە ناو ئەو شەکرە وردەیە هەیە با بیکەمە سوعبەتیش ماوەسا ئەڵەن خورمای بەخان بەناوبانگە بۆیە خورما من شارەزایم نییە بەس ئەو کەسانی کە لەوێن لەگەڵ ئێمە ئاژین شارەزان چکە بە تەبیعەت ئەوان عەرەبن نەوعیاتی خورما ئەزانن خورمایش لەوێ دیارە چۆن لای خۆمان شدەخەیتە سەلاجەوە و نەوعەکەی مەسن سەوزەوا دەخەنە سەلاج و بامێ و تەماتەوەی خەنە مجەمیدەوە لەوێش خورما بە کیلۆ هەڵیەگرن لە کاتێکا کە زۆر جوان و گەشەی کردووە ئەی خەنە قوتوی پلاستیک سەرەکەی ئەنێنەوە کەپسێکەن و ئەی خەنە ناو مجەمیدەوە کە دەری ئەهێنن ڕێگەڵێ و ڕۆژەیە لێکراوەوە یعنی ئەوانش تەجروبەیان لەوا پیا کردووە بۆیە
لەبەر بەکارهێنانی شەکر هاوڕێکانم زیاتر ئەوە بەکارهێنن و هەندێک جار مەسەلەن وردە کەمکردنەوەی خوێ لە مەجای جلوبەرگا کاک سالار زۆر جار ئێمە خانەوادەیەک پێویستی بەوە هەیە جلوبەرگ مەسەلەن لەبری ئەوەی قماشێکی دەرەجەیەک بکڕێ ئەچێ پەنابا بۆ قماشێکی دەرەجە دوو نەخێر هەندێک جار لەبەر ئەوەی لە ئێمە لە کۆمەڵگەیەکین زیاتر وتم تەقلید و محاکا دەکەینەوە پێویستی بەوە هەیە جلوبەرگەکەی جیاواز بێ مەسەن خانمانن و حەزەکەن جلوبەرگەکان جیاواز بێ پەناباتە بەر ئەو کاڵاو کەلوپەلایە ئەو جلوبەرگانەی کە پیانەوتە جلوبەرگی لەنگە کە ئەتوانێت بە بڕێک پارەی کەم زۆرترین بڕ لەمانە بکرێت ئەمە جۆرێکە لە ئاڵوگۆڕکردنی کاڵاو کەلوپەل کە لە ڕاستیە لە هەندێک لەو لەنگانە شتی مارکەی زۆر باشی تایە شتی مارکەی زۆر باشی نییە دووبارەشی نییە مەسەلەن ئیتر تەبیعەتێکی دیکە هەیە لە لای خانمان حەز ناکەن کەس لە شتی ئەوانی هەبێ ئەمە ژوای لێەکە کە دایمەن بە دوای شتی شازا بگەڕێ لەناو ئەم لەنگانە شتی شازی لێ ڕێ ئەکەوێت و ئەتوانێت بە خلالی ئوتو یا بە شۆردنێکی تایبەتی وەکو خۆی تازەی لێ بکات و پێداویستیشی خۆی پێ دابینەکە لەناو خۆراکە کاک سالارەگە بینێ سەر سەلەی سەبەتەی مستەهلێک مەسەن خانەوادەیەک پێویستیان بە پرۆتین هەیە ئەم پرۆتینە لە کۆمەڵی کاڵا هەیە بە تایبەتێگەر خانەوادەیەکی ڕۆشنبیر بن بە تایبەتی من لەگەڵ خانەوادەی ئێرانیا مامەڵەم کردووە ئەزانن پرۆتین لە چیا هەیە کاربۆهیدرات لە چیا هەیە سوکەریات لە چیا هەیە یان ئێمانە هەموو بە تەفسیل ئەزان بۆیە کاتێک ئەزانێ ئەم خانەوادەیە پرۆتین لە فڵان جۆری ئینا هەیە ئەمەیان گرانە بە سەمایان هەرزانە ئەو کاڵایانە گۆڕێ بە کاڵایەکی دیکەیان مەسەلەن موبەڕیدە هەر ئەگەر باسمان لە فێنکەرەوە کرد ئەتوانین شۆفاژ بەکاربێنین بۆ فێنکەرەوە ئەتوانین سپلێت بەکاربێنین ئەتوانین موبەڕیدە بەکاربێنین ئەتوانین پانکە بەکاربێنین بە پێیجەوەکە کامیان لەگەڵ داهاتی خێزانەکە گونجاو بوو ئەوەیان بەکارهێن ئەمە بریتە لە ئاڵوگۆڕکردن لە بری خەرجیەکان و تێچوونەکان خاڵێکی تر مۆسا سەرجەم خەرجیەکان بە داهات داپۆشرێن ینی ئەبێ هەموو خەرجیەکان داهاتێکی تایبەتی بۆ دابین کرێت ئەگەر خەرجیەک داهاتی بۆ دابین نەکەی دوایی نازانی بە چی دابینی بکەیت چونکە لە حەڵقەیەکی دیکە باسێەوەکەین مەبدەئی خێزان لە خەرجیە یعنی ئەبێ هەموو خێزانێک مەبدەیەکی هەبێ لە خەرجکردنە چۆن لە داهات کۆکردنەوە مەبدەئی پێویستە چۆن داهات کۆکات و لە خەرجی شابێ مەبدەئی خۆی هەبێ مەبدەئی خۆی جا لەسەر ئەساسی ئیسرافە یا لەسەر ئەساسی با بڵێن غیر ئیسرافە کە لە مستەلحەکەی ئێمە پێوتێ اقتصادی بوون لە خەرجیە دەست پێوەگرتن جاری پێشوشەوەم شەرح کرد دەست پێوەگرتن زۆر جیاوازە لە ڕەزیلی ڕەزیلی بریتیە لەوەی کە هەد بێ پێویستت بێ نەیکەی سەرفی نەکەی پارەکەت هەیە پێداویستیەکەت هەیە سەرفی نەکەی بەڵام اقتصادی بوون پارەکەت هەیە یاخود پارەکەت کەمە پێداویستیەکەت هەیە بە ئەندازەی پێداویستیەکە پارەکە سەرفەکەی ئەوە جیاوازە کە لە کۆمەڵگەی ئێمە زۆر جار ئەوەی کە اقتصادیش بە هەر پێڵێن ڕەزیل کە ئەمە ناکرێ ئەم تعریفە بۆ هەموو خەڵک بەکاربهێنرێ بۆیە خانەوادەکان لە بری ئەوەی بیل لە ئەو قەزەیە بکەنەوە کە خراپە ئەبێ بیل لەوە بکەنەوە کە ئەمە خانەوادەیە کە اقتصادین کە ئەتوانن لە فترەیەکی زەمەنیە ماڵێک دروستکەن بۆ خۆیان سیارەیەک بۆ خۆیان بکڕن ئەتوانن پێداویستی تریش بکەن ئەمە لە خانەوادەیەک باشترە کە داهاتێکی زۆریان هەیە و تا ژیانیان ماوە لە کرێچێتیان زۆر باشە دوو خاڵمان ماوە ماوەسا بەرامبەرکردنی خەرجیەکان بە داهات لەگەڵ من خاڵی حوتم زۆر بەلاوە گرنگکە پڕکردنەوەی کورتێنانی بودجە بە پەیداکردنی داهات بەڵام وەکو بەڕێز سەرەتا باست کرد فەرمانبەرێک موچێکی دیاریکراوی هەیە چۆن کورتێنانی بودجەکەی بە موچێکی دیاریکراو پڕ بکاتەوە ئەمە تەڕحەکان لە ناو خێزانە ئەوە داهاتەکەمانە ئەوەش خەرجیەکانمانە ئەوەش کورتهێنانی خەرجەکانمانە ئەگەر ئەتانەوێت ئەم شتانەتان بۆ دابین کەم ئەبێ ئەم کورتهێنانە پڕکەینەوە بە هەموویان مشاوەرەکەن لەسەر ئەو قەزەیە ئەگەر فەرمانبەرە تا سەعات دوو دەوامی هەیە دوایی ئیشێک بۆ خۆی دۆزێتەوە لە سەعات دوو بەدواوە هەتاوەکو ئێوارە یاخود ئیشی شەوەکە یاخود ئیزافەکارەکە ئەمە ئەگەر پیاوەکە توانی ئەم قەزەیە بکە
ئەگەر ئافرەتەکە خانمی ماڵ بوو ئەتوانێت مەسەڵەن قەزەیەک هەیە لە یابان و سین ئەو قەزیان زۆر تیاباوە خانمە و لە ماڵۆیە بەڵام ئیشێکی دەستی ئەکا مەسەڵەن شەریکەی نەیسان کە ئەگەر 75 جۆر سیارە دەرەکە ئەم شەریکەیە ئەگەر مەساحەیەکی بووە بۆ معاملەکەی بە هەزارها کیلۆمەتر مربعی ئەوێ بەڵام هاتووە بەشێک لە ئیشی معاملەکەی خستۆتە ناو ماڵەکان بەوەی گێچمەی وایەرەکان تەوزیعەکە بۆ نمونە لە وڵاتی خۆمان هەمان شت هەیە بەڵام لەلایەن ئەو خەڵکانەی با بڵێن لە منطقەی هەورامانە تاژین مەسەن کلاشکردن هەیە من ئەیناسم کە دەزوو دابەژەکە بەسەر هەندێ خانەوادە سەر کلاشەکە لە ماڵەکانە ئاچندرێ لە ناو دوکانەکان ناس بەس ژێرەکەی لە ناو هینەکانە مەسەن پەڕۆڕەنکردنەکەی لە ناو ماڵانە تەوزیعی ئەم بەشانە مەسەن ئەکا بەسەر خانەوادەکانە بەشێک لە ئیشەکە ئەچێتە ناو ئیشی دەستی خانەوادەکان ئەگەر خانمەکە کاری نەبوو ئەوە ئیشێکی دەستی ئەتوانێت بۆ خۆی بدۆزێتەوە لەمەوە داهاتێک پێ بکە یاخود مەسەڵەن ئەزانن گەڕەکەیان دوکانێکی تیان نییە و ماڵەکە ئەتوانن بەهۆی ئەم دوکانە بچکۆلەوە ئیدارەیەکی بەسیط یا داهاتێکی بەسیط دەستکەوێت یاخود پیاوەکە ئەتوانێت یا یەکێک لە مناڵەکان کە ئەتوانێت لەگەڵ دەوامەکەیان ئیشێک بکە بەمانە ئەتوانن داهاتە ئیزافێکە بکەن ئەگەر نەیانتوانی ئەوە کورتێنانی بوجەکان پێپڕ ناکرێتەوە هەرە بێ ئیکتیفا بکەن بە حاڵەتە زەڕوریەکان بۆیە عادەتەن ئەوانەی کە کورتێنانی بوجیان هەیە بێ بگەڕێن بە دوای سەرچاوی دیکە جا سەرچاوی دیکە ئیشی ترە دۆزنەوە تەبیعیە بە هەمویان و ئیشەیەکەن تەبیعیە مەسەڵەن من خەڵک ئەناسم کە خوێندکار بووە بە شەو حرەسیاتی گرتووە خوێندکارمان هەبووە کاتی خۆی لە هەڵەبجە پاکەتی ئەفرۆشت هەمیشە کە ئەمبینی سیرەکەم لە پاڵ پاکەت فرۆشتنەکە یاساییەکە و کوڕێکی سەرکەوتویش دەرچوو پێم وا بوو دوای پلەی ئەندازیاریشی بەدەست هێنابەوە مامۆستامان هەبوو دوای مامۆستایەتێکە و پیشەیەکەی ئەچوو ئیشیە کرد خەڵکێکی زۆر لەم شارە بینی تەکسی ڕانیەکە بۆیە پڕکردنەوەی کورتێنان هەمیشە بەگەڕان بە دوای ئیشێکی ترابێ مەسەن ئەتوانێت بەشێک لە زەراعەت بکە ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی تەمەڵیە کاکسالار خانەوادە کە بیر لە داهاتە کاتۆ یعنی من چوومەتە سووریە دووجار خانەوادەم بینیوە تەنها 200 متر ئەرزیان بەدەست بووە بەم 200 متر ئەرزەیە سەوزەی ئەیکرد بە سەوزە ئەویت بەشی خانەوادەکەمان بە تەواوی ئەکا لێ بفرۆشین خۆ ئەگەر خانەوادەیەکی ئێمە 20 متر ئەرزەی هەبێ 4 بە 5 هەبێ لە بەردەم حوشەکەیە یاخود لە سەربانەکەیە سەوزەی ئەو ماڵە دابینەکە کەواتە ئالەمەوە داهات ئەتوانێت بگێڕێتەوە ئەگەر سەربانەکانی سلێمانی تەبەن لە مالیزیا یەک شت هەیە کە حەدیقەی سەربان هەیە مالیزیا زۆربەی سەربانەکانیانەکەنە سەوزە لە سین بە هەمان شێوە ئەگەر لە هەڵەبجە تەجروبەیەک و ئەزمونێکی زۆر جوانی ئالە و شێوەیە هەبوو کە سەربانەکە ببوورە ماوەسا ینی مالیسیا ینی ئاوی 24 ساعتی هەیە کارەبای 24 ساعتی هەیە سیستمی کارەباوان لە وڵاتی ئێمە بێ 5-6 بەرمیلەتە بێ هەر بۆ احتیاط بۆی ئاو ئەبڕێت سەربانەکان هەمیشە بۆتە بەرمیل مەسەن لەوانەیە ئەمە لە سلێمانیا قورس بێ بەڵام لە شارێکی وەکو هەڵەبجە قورس نییە ڕاست لە هەندێک شوێن کە ئاوێکی زۆری بێشماری هەیە و ماڵەکان زۆربیان اعتمادیان کردوتە سەربیر و یاخود ئاوی بەردەوامیان هەیە ئەوە قورس نییە بۆ ئەو شوێنانە و ئەو شوێنانە پێداویستیان بەوە هەیە لانی کەم ئەو سەوزەی کەیکا ئازانێ بەچە ئاوێک ئاو دراوە ئەزانێ ئەو سەوزەیە کودی تێکراوە یا کودی تێنەکراوە لە سلێمانیش دەمەتری هەر هەیە ئەوەندەی هەیە یعنی من لەم ڕۆژانە لە ئەنجامی گەڕان بۆ بانگەشەی هەڵبژاردن لە شۆڕش چوینە بەردەم هەندێک ماڵ بەردەم ماڵەکەی کردبووە سەوزەوە و سەوزەی خۆم لێرە دابینەکەم بۆیە ئەمە کارێکی ئاسانە و کارێکی عیبەش نییە یعنی ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی تەمەڵی و کێشەی عیبە یعنی ئەگەر من سەربانەکەی خۆمانم کردە سەوزە و ئەو تەجروبەیەم کردووە من بۆ معلوماتی بەڕێزت من سەربانەکەی خۆمم کردبووە سەوزە و سەوزەی ماڵی خۆمانی لێ دابین ئەکرا بۆیە ئەبێ کاتێک بیر لە داهاتەکەن و بیر لە هەموو ڕێگە چارەکانی داهات بکەینەوە کاتمیشتەوە بەڵام بە پێویستی ێزانم لە ئەم کورتێنانەیە پرسیارە بکەمەوە سەحمەد
ئەگەر ئەو داهاتە بۆ ئەو کورتێنانە پڕ نەکرایەوە بە پەیداکردنی ئیشێکی تر بۆی داهاتەکە کورتێنانەکە پڕکاتەوە ئەکرێت خەرجیەکان کەمکەینەوە بە تاکید ئەگەر نەیانتوانی سەرچاوی داهاتی بۆ بدۆزنەوە ئەبێ بێن خەرجیەکان سەرەتا لە کەمالیات و دەست پێکەن لە خەرجیە ناپێویستیەکان و دەست پێکەن چونکە مەسئلەی ضروریات چکە و گوتمان کۆمەڵێک خەرجی واجب الدەفع یعنی ئللا ئەبێ بیدێ کرێخان و بەرامبەرەکە لەسەر ناوەسی ڕاست پێداویستی ئەساسی نان و خواردنی ڕۆژانە ناتوانانی بەبێ ئەوە شیری مناڵ ناتوانێت بەبێ شیری مناڵ هەرچەندە لە مەرحەلەی گرانیەکە بەدیل دۆزرابوویەوە بۆ شیری مناڵ برنجیان ئەهاڕی و ئەیان کردە شیری مناڵ و دایاندا بە مناڵ کە ئەوە بەشێک بوو لە گەڕان بە دوای بەدایلە ڕاستە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید زۆر سپاس کە لەم ئەڵقەیەش لەگەڵ ما بوویت سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش بە هیوا ئەوەی کە سوودمان گەاندبێ بە ئێوەی خۆشەویست بۆی کە لەمە دووە ئەو پارەی دەکەوێتە دەستان و ئەو بودجەی کە لەبەر دەستاندا بێت بە پێی خشتەی دووەم تەصنیفی بکەن بۆی خەرجەکانتان کورتێنانی لە بودجەدا بۆ دروست نەکات تاڵقی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش سپاس ماوەسە ئەحمەد